دكتور گیان ئێمە وەکو دکتۆر ئادەم زۆر بە دکتۆر شوان ئادەم زۆر بە خێرایی پانێڵەکەی پێشکەش کرد بۆ یە کات بۆ ئێمە بگەڕێتەوە ئێمە زۆر بە هێواشی پانێڵەکەمان پێشکەشەکەین و هەوڵێن لە کاتی دیاریکراوی خۆماندا گفتوگۆکەمان کۆتایی دەبین. سەرەتای گفتوگۆکەمان بە پرسیارە دەستپێکین بۆ جەنابعالی بە حکمیەوەی ئەزمموی پەرلەمانت هەیە بە حکمیەوەی پسپۆڕی یاساییشت ئەوش هاوکاریکی باشە بۆ گفتوگۆکەمان. ڕۆڵی دەسەڵاتی یاسادانان چۆن ئەبینی لە ریفۆرمی میدیاییدا؟ ئایا ئاستەنگی هەیە بۆ دەسەڵاتی یاسادانان تاوەکو ڕۆڵی خۆی بە شێوەیەکی کاراکێڕێ لە ریفۆرمی میدیاییدا؟ بنای خوای بەشندەی میهرەبان بەیانی هەموو لایەک باش زۆر سوپاسی سەرۆکاتی زانکۆی سلەیمانی و ڕێکخراوی چمک و دکتۆرە بۆکانێژەکە سوپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە لە ڕاستیە قسەکردن لەسەر ئەم بابەتە بەڵام خەڵکی ئەکادیمی بوارەکە لە ئێمەمانان زۆر باشتر توانن قسەی لەسەر بکەن بەڵام ئێمە لەو ئەزمونەی کە لە پەرلەمانی کوردستان بینیمان هەم لەو 4 ساڵ گەندامی پەرلەمان بوو هەم 4 ساڵی پێش کە سەرۆکی پەرلەمانی کوردستان بووم باسی ئەوەکەم جارێ لە هەرێمی کوردستانە شتێک نەبووە بە ناوی پرۆسەیەکی نیشتیمانی گشتگیر کە بریتی بێ لە پرۆسەی پیاچوونەوە و نوێکردنەوەی ڕێوشێنەکانی پێویست بە کەرتی میدیایی بە ئاراستی گەیشتن بە باشترین ئاستی شەفافیت پیشەیی بوون فرەیی و سربەخۆیی تا بڵێن پەرلەمانی کوردستان لەناو ئەم پرۆسە گشتی ڕۆڵی چی بووە ئەوەی کراوە بابڵێن پرۆسەیەکی یان بابڵێن هەوڵێکی پەرلەمانی کوردستان بووە بۆ وەڵامدانەوە بە خواستەکانی قۆناغە جیاوازەکان لەو سۆنگەیەوە گەرسەی بکەین ئێمە لە ساڵی 1993 یەکەم قانونی پەیوەندیدار بە ڕێکخستنی چاپەمەنیەکانمان لە هەرێمی کوردستانە هەبووە واتە لەو کاتەوە وەکو پێویستیەک هاتوۆتە بوون و دواتر ئیتر ئەو قانونانەی کە لە پەرلەمان دەرچوون ئەو قانونی ڕۆژنامەوانی کە یەکێکە لە باشترین ئەی قانونی ژمارە 35 سەرەڕای ئەو تێبینیانەی کە من دڵنیام میدیاکاران هەیەە و دەستگاکان هەیەە بەڕاستی یەکێکە لە باشترین قانونەکانی کە ئەکرێت ئەم تەجروبەیە لە هەرێمی کوردستان فەخری پێوە بکات یاسای بەدەستهێنانی زانیاری بە هەمان شێوە و ئەمەوە ڕاست بکەمەوە کە یاسای بەدەستهێنانی زانیاری جێبەجێ ئەکرێت بە حکمی چی جێبەجێ ئەکرێت بە حکمی ئەوەی من بۆ خۆم داوایەکم لەسەر بوو لە دادگا لەسەر جێبەجێ نەکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری و حکم درام لەسەری یعنی کەواتە ئەم قانونە جێبەجێ ئەکرێت و قسەکردن لەسەرەوەی کە نەبوونی ڕێنمایی ڕێگە لە جێبەجێکردنی قانونەکە لە ڕاستیە بۆ ئێمە قانونی شتێکی زۆر نامەعقولە یعنی جێبەجێکردنی قانونێکی معەن لە دادگا بە تایبەتی ناوەستێ لەسەرەوەی کە ڕێنمایی بۆ دەرچووە یا دەرنەچووە و تەطبیقێکی عملی هەیە کە لە یەک کاتا لەسەر ئێمە لەسەر سەرۆکی جەنابی سەرۆکی هەرێم لەسەر جەنابی سەرۆکی حکوومەت سێ داواکرا لە دادگای سلەیمانی بۆ هەرسێکی دوانیان گوازرایەوە بۆ هەولێر من ئەوەی خۆمم نەگواستەوە هەر لە سلەیمانی هێشتمەوە من حکم درام ئەوان بەراعەتیان وەرگرت لە هەولێر کەواتە قانونەکە جێبەجێ دەکرێت بەڵێ بۆیە هەوڵەکانی پەرلەمانی کوردستان کۆمەڵە هەوڵێکن کە ئیستیجابن ینی وەڵامدانەوەن بە خواست وەڵامدانەوەن بە داواکاری و پڕکردنەوەی بۆشایەکی تەشریعی ڕەنگە ئەمە بوو بێتە هۆی ئەوەی نەک ڕەنگە بە دڵنیایی بۆتە هۆی جۆرێک لە هەڵسانی تەشریعی پەیوەندیدار بە ڕێکخستنی ئەم پرۆسەیە و ئەگەر بێگومان یعنی مامۆستایانی بەڕێزی زانکۆ ئەکادیمیانی بەڕێز دراسی ئەویان کردووە لە هەندێک شوێنە مەوادی دشت بەیەک لەناو دوو قانونە هەن کە هەردووشیان لە پەرلەمانی کوردستانەوە دەرچوون کەواتە لە پەرلەمانی کوردستان لە ضمنی پرۆسەیەکی گشتگیرە ڕوئیایەکی دیاریکراوی نییە بۆ ڕێفۆرمی میدیایەکە ڕوئیای هەبە یعنی باڵێن یەکێک وایە لە ئامانجەکان یەکێک وایە لە يعني لأركاني كجبجية كلا شوارش بروسيكي اجتماعية ندبوا بيما تصخمي تشريعي معنى بأبو قانون عن الغاكينو كبيسمان بينيا وبوسطة مكانها جنجين وأواني التنظيم كانوا بشوية كبداية استكان يعني هديك زوربوني رجاليا ساكان مخكش بيجومان وسيجي تريش حق للسلوكين إما هذيك جاب برلمان قانوني معيني بو حد بو رخصني دیاتێکی معەن دەرکردووە بوارێکی معەن دەرکردوە بۆ شتێکی تر بەکارهێنرێ لەزمنی ئەوانە یاسای ئەوەی مۆبایل یعنی با بڵێن تاوانەت بەڵێ ئەو یاسایە بەڕاستی بۆەوە دەرنەکراوە کە عقوبە و سزای ڕۆژنامەوانان و دەستگاکانی ڕاگەیاندنی بۆ بەکارهێنانێکی سروشتیە ینی من کە تەلەفۆنێکەکەم کە بەکارهێنم خراپ بەکارهێنم بەڵام ئێستا دادگاکان تەسەورەکەم بەشێکی پەیوەندی بە ئەو فەراغە تەشریعیە هەبێت کە لە بواری ڕێکخستنی میدیای دیجیتاڵیان
مادەی 38ەوە سێرەکەین دوو بڕگەی تەرخان کردو بۆ ئازادی بەربڕینی بیر و بۆ چنوڕا بڕگەی تەرخان کردو بۆ ئازادی ڕۆژنامەگەری دوای ئەوەینەوە بۆ هەرێمی کوردستان کە بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 یاسای ڕۆژنامەگەری چێکێکە لە یاسا باشەکان کە دەرچۆ لەو کاتەیە و یاسای کەشمان هەیە کە جەنابیشت ئاماژت پێ کرد ئایا ئەم یاسانە پێویستیان بە هەموارکردنەوە نییە پێویستیان بە یەک خستن نییە یعنی لە بێترکاتیەوە هاتوێ ئێمە یاسایەکی یەکتووی ڕۆی بابەتی بواری میدیاییمان هەبێت لەک یاسایەک بەش کرابێت 2007 دەرچوو بێ بۆ نمونە یاسای بەدەستهێنانی زانیاریە کە ڕەنگە بەکاربهێنرێت لە هەندێک مەجاڵە کە پەیوەندی هەبێت بە ڕۆژنامەوانیەوە یعنی پێویست ناکە ئێمە هەموارکردنەوەیەکمان هەبێت بۆ ئەو یاسانە یاخود یەخستنێکی یاساکان بەدی بکرێت خۆی ئەگەر بەشەکەی پەرلەمان یا بەشەکەی دەسەڵاتی یاسادانان لەناو ریفۆرمی یاساییە بریتی بێ لە پیاچوونەوە و نوێکردنەوەی قانونەکان بێگومان یعنی ئەبێ ئەم قانونانە و لە قسەکانی میداتی شاوتم شتی ئضافیان بۆ بکرێ و هەندێکیان زیادن لا بدرێن و دژبەیەکەکانێک لای بکرێنەوە ئێمە زۆر قانونمان هەیە لە پەرلەمانی کوردستان دەرچۆ پەیوەندی بەو مادە دەستوریانەوەی و هەتا پێش مۆزوعی دەستوریشە یعنی پێش بەزارکردنی دەستور لە 2005 بۆ ئێمە قانونی باشمان لە هەرێمی کوردستان هەیە بەڵام ئێمە ئیشکالمان لە جێبەجێکردنی بەشێک لە قانونەکان هەیە ئەو بەشەی بەجێ هێڵم ڕێنە خەڵکێکی تر پەیوەند بە حکوومەت باسی بکات بەڵام ئەوەی پەیوەندی بە پەرلەمان هەیە دوو سێشی زۆر گرنگە یەکەم پڕکردنەوەی ئەو بۆشایە تەشریعی کە بەهۆی میدیای دیجیتاڵی و منەساتی تەواصلی اجتماعی و ئەوە دروست بووە کە لە ڕاستیە ئەوەندە گەورەیە ئێستا ئەو یعنی لە گەورەترین کێشەیە کە ئێستا تەسەوڕ ناکەم هەر هەرێمی کوردستان لە تەسەورەکەم هەموو دنیای گرتوێتەوە بەڵام هەندێک لە وڵاتان و دەسەڵاتی تەشریعی هەندێک لە وڵاتان تەنزیمیان کردەوە هەندێکیشیان قەمعیان کردووە یعنی هەرێمی کوردستان نابێ یعنی ئێمە لە هەرێمی کوردستان سیاسیەکان لە هەرێمی کوردستان حیزبی سیاسی و مؤسساتی دەستوریش نابێ واسەیری ئەم پرۆسەیە بکا کە پاراستنی خصوصیەت بریتیە لە ئیخفای فەساد یعنی شاردنەوەی گەندەڵی یان بە دیوەکەی تر یا ئازادی بریتیە ئازادی ڕۆژنامەوانی بریتیە لە سازدانی جەهەنمێک بۆ خصوصیەتی شخصی بۆ سمعەت بۆ کەرامەت بۆ عەرزکردنی بەیاناتی شخصی بۆیە پەرلەمانە بێت چەند شتێکی ئەساسی کە ئەگەر پرسیارەکە ئەوەیە ئەبێ ئەم بوارە ڕێکخات جگە لەوەی پیاچوونەوە بە هەموو قانونەکانەکە ئەبێت ناوی بنی ئیسلاحی نظامی تەشریعی پەیوەندیدار بە ئەعلام ئەوەی کە پێویستمان پێی نەماوە ئەبێ لای بدەین ئەوەی مەرجش نییە هەمووی لە ناو یەک قانونا بێ و قەرەباڵغیەکی گەورە ناو یەک قانونا دروست بێت حتا لە زڵمی چەند قانونێکا بێت ئێمە دیوەکەی تریشی ببینین کە دیوی بەرپرسیارەتی مێدیا و مێدیاکاران یعنی هەر لە زڵمی ئەو جملەیە کە باسێکەم ئێمە ئەوەندەی کە پەرلەمانی کوردستان لە ئایندە پابەند بێ بە دروستکردنی جۆرێک لە تەوازن لە نێوان ئەم حڕێتی کە ناومان ناوە ئەم ئازادی کە ناومان ناوە لە ناومان نەناوە خەر خۆی وجودی واقعی و ئەزەلی هەیە ناوی ئازادیە و لە زڵمیە ئازادی دەربڕینەوە لە زڵمیە ئازادی میدیایە لەگەڵ ئەوەی کە ناوی پاراستنی خصوصیەت و سمعەت کەرامەت تەشهیر نەکردن بەیاناتی شخصی هان نەدانی خەڵک بۆ کەراهیەت و ڕقلێبوونەوە ئیلا ئاخری ئەم تەوازونە بەبەند یەک میدیای دیجیتاڵی ڕێک بخەیت و منەساتی تەواصل ڕێک بخەیت دوو زۆر گرنگە لەمە گرنگتر ئەوەیە کە زۆر طبیعی بێ بەلای بەڕێزان میدیاکاران و دەستگاکانی ڕاگەیاندنەوە یان لە زڵمی میساقی شەرەفی ڕەهاتی یا لە زڵمی مودەوەنەی سلوکە بە قانون ڕێگەخرێ یان ڕەنە اعتیادی بێ منەظەماتیش ئەم ئیشە بکا بەڵام ببێتە شتێک کە هینێکی باڵێن تەشریعی وەرگرێ تەفویزێکی تەشریعی وەربگرن ئەمان کە شتێک بکەن نازان یعنی عنوانێکی معەنی قانونی ئەتوانین بۆ دروست بکەین چونکە ئەوانیش بەرپرسیارن یعنی ئەم شتە حڕیەتێکی مطلق نییە چونکە حڕیەی مطلقە یعنی مەفسەدەی مطلقە چۆن ماف هەیە بە هەمان شێوە ئەرکەکانیشیان بێگومان ئەوشیان و بەشێکی تری یعنی زۆر گرنگە ئەمە کە قسە لەسەر فرەییەکەین فرەیی هەیە بەڵام هەژمون هەیە بۆ لەبەرەوەی دەرفەتی یەکسانی دەرکەوتن دەرفەتی یەکسانی بەدەستهێنانی پشتیوانەی دارایی بۆ هەموو دەستگاکانی ڕاگەیاندن نییە وەکوویە تەنانەت لە ناو دەستگای ڕاگەیاندنی حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستانیش هەندێکیان دەوڵەمەندترن لەبەرەوە دەستگاکانیان بارزترە تەنانەت لە حضوریان لە بۆنە گرنگەکانە هەندێک ئەو دەرفەتی نادێت کاتە فرەیەکە فرەیەکی
اتوانم بڵێم نسبیە فرەیەکی حقیقی نییە و ئیشی پەرلەمانە بێت لەوە کاتەوە کە بە قانونێک کە باسی يعني تمویل يعني طریقەی تەمویلی مؤسساتمان کرد ئەو کاتە پشتەوەی تەمویلیش دەرەکەی يعني شەفافیت لە تەمویلا ئەبێت خۆ ئێستا هەر حیزبی سیاسی نییە کە تەمویلی مؤسساتی ئیعلانیەکان ئێستا کۆمپانیا هەن دەیکەن و ئێستا خەڵکی خاوەن نفوذ هەن کە ڕەنگە نە کۆمپانیا نەبێ و نە لە حیزبی سیاسیش بن واتە شەخصیاتن حتا ڕەنگە عشيرة وبنماڵە و هۆز و ئەوانە هەن ئێستا دعمی مؤسساتی ئیعلانیە و ماڵێن منەسات و جۆرە جیاوازەکانی واری ڕاگەیاندنەکەن ئەمە ئەرکی دووەمی پەرلەمانی کوردستانە ئەرکی سێمی ئەوەیە کە حیمایەی سەحەفی بەرپرسیار جارڕەن ئێستا ئەوانەی کە لە مەجاڵی سەحافە ئیشەکەن بڵێن مەبەست چییە لە سەحەفی بەرپرسیار سەحەفی بەرپرسیار ئەوەیە کە تەوازن لە نێوان ئەو دوو پرۆسەیە ڕادەگرێت استحقاقی خۆی لە حیمایەت وەرەگرێت لەگەڵ پابەندیشە بێ بە ئیتیکی ڕۆژنامەوانی و سلوکی پیشەیبوونی ڕۆژنامەوانی کە ئێمە ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە ئەیبینین سیاسی لێ دەرکە لێ گەڕێ هیچ مشکلە نییە بەڵام ئەوەی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە ئەیبینین شتێکە کە هەموو خێزانەکانمان لە بەردەمی مەترسیان هەموو مناڵەکانمان لە بەردەمی مەترسیان تەنانەت لە کاتی ڕوودانی باڵێن کارەساتیشا ئەمە هەیە بۆ نمونە نمونێکی زۆر بەسیط هێناوە هەمومان ئەوەمان بینیوە کە گەنجێک مناڵێک ژنێک ئەخنکێ زۆر بە تەبیعی بەبێ هیچ مراعاتکردنێک میدیا ئەوە گوێزێتەوە چۆنێکی دۆزینەوەی تەرمەکە و تەرمەکە دراوە بەسەر شانی ئەو ڕزگارکەرەکەیە کە ئەمە باوەڕکەن بۆ ینی بۆ چاوی ئینسانێک کە ینی بۆ هەمومان ینی تاوانە بەرامبەر هەڵای زیان کردو دکتۆرە ینی وای لێ هاتوو کە سێری ئەو دیاردانە ئەەکەین حتا لە تەمەنە کەمەکانیشە شتەکە ئاسایی بۆ تۆ ئەمەنە بە شێوازێکی ئاساد و ئاسان تەرحیەکە لە تیڤیەکان یاخود لە ڕاگەیاندنەکان نۆرماڵایزیان کردو باوەڕ ئیشی قانونە ڕێکی خا ئیشی قەزایە قانونەکە جێبەجێ بکە ئیشی حکوومەتە ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە ئیشی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و میدیاکاری بەرپرسیار و میدیای بەرپرسیاریشە ئەمە ڕێککە هەندێکیان دەستخۆشیان لێکەم لە ڕابردووە چەند میدیایەک ڕانگەیان کە ئەمانە جارێکی تر ئەم حەوادیسی کوشتن و ئەوانە بڵاو ناکەنەوە بە شێوەیەکی گشتی بابینەوە سەر ئەسڵی پرسیارەکە ئێمە فراغی تەشریعیمان هەیە و تەزەخومی تەشریعیشمان هەیە و ئەم پرۆسەیەکی قورس نییە ئەگەر ئیرانی سیاسی هەبێت چونکە ئەوانەی کە لە پەرلەمانن حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانن ئەبێت تجسیدی ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە بکەن لە پیاچوونەوە و نوێکردنەوەی ئەو قانونانەی کە ئێستا دکتۆرە لە سەردەمی سەرۆکایەتی جەنابەت بۆ پەرلەمانی کوردستان پێشنیاسە یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنی هەبوو لە ساڵی 2020 پێشکەش کرا و خوێندنەوە یەکەمیشی پێماڵێ بۆی کرا بەڵام تر دوای ئەوە نەگەیشتە قۆناغەکانی کە هۆکار چی بوو یعنی ئەو سەرنجانی کە لەسەر ئەم پێشنیازە یاسایە هەبوو بۆ نەگەیشتە قۆناغی پەسەندکردن یعنی خۆت دەزانی کە ئەو یاسا چەند گرنگە بۆ ڕێخستنی میدیای ئەلکترۆنی و تەنها بەفراوانبوونی کاری میدیایی یاسای ژمارە 35 ساڵی 2007 یعنی سەراحەت دەکرێت هەموو بە جۆرەکانی میدیا ناکەوێت هۆکار چی بوو لەو کاتەیە بۆ شێوەیە خۆی لە پەرلەمان دوو پرۆژە هەبوون پرۆژەیەک ڕێخستی میدیای دیجیتەڵی و منەساتی تەواصل بوون پرۆژەیەکی تر حیمایە بەیاناتی شخصی بوون زۆر داوای لێبوردن کە کەلیماتی عەرەبی زۆر بەکارهێنن چونکە بەڕاستی نازانم چۆن یعنی بیان کەم بەشوردی ئەرسم موافق نەبم لەوەیە دوو مەشروعمان هەبوو ئێمە دامان نابوو بە تەواصل بە دوای یەکا هەردووچی بکەین یەکەمیان ڕێخستنی ئەو مەجالەیە دووەمیشیان پاراستنی بەیاناتی شخصیە کە مەشروعێکی زۆر باش لە پەرلەمانەیە من هیوادارم ئەوەی دوای ئێمە بێ بە سەرۆکی پەرلەمان و ئەو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بیر بکەنەوە لە بەڕاستی لە ئەو قانونە و مەشروعەکە لای ئێمە هەیە و لە پەرلەمان و لە ئەرشیفی پەرلەمانیش تەسەوڕ دەکەم بکەنەوە یەکەمی بۆ نەکراوە چۆنەوە ئەرشیفی پەرلەمانەوە ئەسڵ تەقدیم نەکرا حازرمان کردبوو ڕاوێژکارانی پەرلەمان و بۆردی ڕاوێژکاری پەرلەمان و هەندێک لە ئەندامانی پەرلەمان شتێکمان حازر کردبوو ئەمە جوابی پرسیارەکردنەوە بە دقت خۆی ئەو پێشنیازاتەیە کە تەقدیم کرا لیژنەی کۆمەڵی مەدەنی لە پەرلەمانی کوردستان ئامادەیان کردبوو ئێمە لە سەرۆکاتی پەرلەمان تەدەخولمان نەکرد لە پرۆسەی ئامادەکردنی بەڵام تەشریعمان کردن کە هاتن لەگەڵ ئێمە قسەیان کردوتیان ئێمە میدیاکاران دێن بۆ لامان
دەستگاکانی ڕاگەاندن قسەیان لەگەڵ کردوین کە ئەوان معاناتی زۆریان هەیە لە بەهۆی جێبەجێکردنی قانونی عقوباتی 1960 لە هەندێک حاڵەت و لەگەڵ قانونی خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن کە هیچ یەکێکیان بۆ دوو ئیشەکەی ئەوان لە ڕاستیان ڕەنگە زۆر بەباشی دەست نەدا ئەوەی عقوبات تەشیر و ئەوانەی تا ڕادێک ئەتوانم بڵێم دەست دەدا بەڵام ئەکرێت بەڵێ تایبەتمەند نییە بەو بوارە وتیانێ بە مەشروعێک حازرەکەین ئێمە تەشجیعمان کردین کە مەشروعەکە حازرکەن مەشروعەکان حازرکرد هێنان بۆ هەمویان ئیمزان کردبوو بەشێک لە ئەندامانی پەرلەمان لەگەڵ لیژنەکە خۆی ئیمزان کردبوو هێنان بۆ ئێمە عادەتەن بە پێپێڕەی ناوکە پەرلەمانی کوردستان ئەخرێتە ناو بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمان کردنەوەی یەکەمی بۆ کرێت من لێرە لێ شتێک باس بکەم کە زۆر داخلە دڵما چکە ناکرێ باسی نەکەم کە ئەو مەشروعە هات لە نووسینی لە 1985 مەشروعەکانی پەرلەمانی کوردستانە بۆ خۆم نووسیومە یا خۆم دەستم هەبوو ئەنی نووسیومە داومە بە ئەندامانی پەرلەمان و تومە ئیمزای کە و بیەنەرەوە ئەوش پەیوەندی بە ڕەنگە بە اختصاصەوە هەبێ ئەنی ڕەنگە تۆ لەمەگەر من دکتۆرام لە قانونان نەبووایە نەمەتوانێت ئیشەکەم ئیشەشم بە تەنیا نەکردووە لەگەڵ ڕاوێژکارانی پەرلەمان لەگەڵ بۆردی ڕاوێژکاری پەرلەمان پرسمان بە خەڵک کردووە لەگەڵ ڕێکخراوەکان دانیشتوین مەشروعمان حازر کردووە داوامانە ئەمە ئەوان جەنابەت خوانیان حازریان کردبوو هێنایان بۆ پەرلەمان ئێمە چیمان کرد پێش ئەوەی هیچ شتێک بکەین کۆمەڵێک ناوم هەڵبژارد مەشروعەکەم بۆ نان بە نامەی شخصی بە نامەی ڕەسمی پەرلەمانی کوردستان خەڵکی مەجاڵەکە لە خەڵکی ئەکادیمی لە خەڵکی دیاری بواری میدیا لە خەڵکانێک کە لە دەستگاکانی ڕاگەاندنن بە هەڵبژاردە هەڵمان بژار کە تەسەوورمان کرد ئەمانە سقوورەکانی ئەو مەجالن با نەڵێن پرسمان پێ نەکراوە با پێشە بۆیان بنێرین پێش ئەوەی هیچ هەنگاوێک بکەین یەکێک لەوانە کە شخصێتێکی معروفیشە کە یادەوەرەکان نووسیوە ناوێ نووسم بەس ئێستا نایڵێ ئەبووی مەجالێکی دیفاع لە خۆی بکات یەکێک لەوانە ئوستازی جامیعیە و فیگەرێکی دیاری بواری میدیاشە من لە نامەکەی کە بۆم ناردۆ بۆم نووسیوە دیراسە بکە ڕوئیای خۆتمان پێ بڵێ ئێمە ئەزانین ئەم مەشروعەمان کەم و کوڕیتایە بەڵام لە هەمان کاتە ئەزانین کە میدیای دیجیتاڵی و منەساتی تەواصل پێویستی بە تەنزیمە تکات دەکەم لەم سیاقەیە ڕوئیای خۆتمان بۆ بنێرە باوەڕ دەکەنەوە ڕۆژەی پێیگەیشت ئێوارە لە فەیسبوک بڵاوی کردبوو ئێوارە ڕسمی سکانی مەشروعەکەمانی کردبوو مەشروعەکەمان ئەلێەوە بڵاو بووە اینجا ئەمە ئینسان یعنی تووشی خەیبەت ئەمە لەبێ اینجا چی دەسی طبعا تو هێشتا هیچ نەکردووە نیەت لە پەرلەمانی کوردستان قەمعی ئەم مەجالە نەبێت نیەت من باسی نیەت دەکەم مەشروعەکە وانە نووسراوەتەوە کە لە ئاستی طموحا بێ ئێمە بوو مەشروعانی کە حتا حکوومەت ئەیان نێریان پەرلەمانتاران ئەیان نێرنەوە 100 جار لە فیلتەرە درێ لە پەیوەندیدارەکان باڵەکرێن خەڵک باڵەکرێ مناقەشەی لەگەڵەکرێ حتا جاری وایە کۆنفرانس دەکەین حتا جاری وایە ینی ئێمە شتێک هەموو ینی ئەوەی لە بەرنامەمان بوو شتێکی جیاواز بوو حملەیەک دەستی پێ کرد طبعا حملەکە بە محەدەدی ئەزانم لە چێوە دەستی پێ کردووە نەفەرەکەش دەناسم نامیشێ یعنی شخصەکە لەوەی دەستی پێ کرد وەلەو سیاسی کە دەستی پێ کرد جێ ئەستەفە لە حیزبی خۆم حملەیەکی وا چۆن دەست پێکرا حملەیەکی وا دەست پێکرا بۆ چاواشەکاری چونکە خەڵکێکەیە پێخۆری ئەوەی کە ئەو بەهێزەکە ئەوەی کە ئەبێتە هۆی دروستکردنی پاڵەوانی فەیک و دێواندنی کەسانێک کە لە ئەسڵا خۆیان دێونین ئەو بازاڕە بێساحێبەیە کە هیچ کەسێک تەنزیمی نەکردووە دەکەی بە شخصی کرد زیاتر نەک لە ڕوانگەی نانا نفوذ ئەزای هەندێک جار نفوذ وات لێ کاتوانی ڕێی عام دروستکەی خۆ ئێمە لە کوردستانە ژین خۆ لە سوید ناژین نفوذ ئەتوانێ وات لێ بکا ڕای گشتی دروستکەی باوەڕەکەن مەجای ئەوەیان نەهێشتەوە من بچوم حتا بڕۆم لە حیزبی خۆ بڵێم کاکە وانیە ئاوایە ئەم شانازخانە سوپاسێکەکەم پێکرانی تەلەفۆنی بۆ کردنی ئەرێ تۆ ئەو شتت کردووە وات کردووە باوکە گیان وتی وەڵاهی شانازخانە وام نەکرد ئەمە مەشروعی لیژنەی پەرلەمانیە لیژنەی پەرلەمانی بریتیە لە هەموو حیزبەکە و بۆم شەرح کردوتی ئێستا من تێگەیشتم کەواتە کە باسی تۆیان کردی فعالەکەم شتەکە سەرۆکی پەرلەمان ئیدارەی پرۆسسێک دەدا بەڵام من سەرنووسەری گۆڤار بوومە بەرپرسی لاپەڕە بوومە دکتۆر یەحیا و هەواڵانی برادرانم دەزانن من دەرسی ئیتیک و قانونم وتوەتەوە لە بەشی ڕۆژنامەوانی لە دەستەی دامەزرێننی بەشی ڕۆژنامەوانی پەیمانگەی تەکنیکی سلەیمانی بوومە
بيجقل لو يكسروا شي برلمان قانوني لو جاني إعلامش باي أو إدراك بهاي كأم بابته شون تنظيمك فيه بويا أواني كسر من بون لبروسير ريكستي ميديا ديجيتالي حمليك وندبه يزيان لسبيكف كإيمانات شاربون عشان شمال وكلو باشك شمان كر بيجمان لو يكبيوندي بقانوني باراستي بيانات الشخصية هي أو إشي دوم مابو ليش أوش مهما شو يعني مثلا كهتنا خندنا نبغى يا ساكر رحنا قلت باللي مادة بمادة يا ساكر شو كم صراحة بيجني يا ساكر خندوتو يعني فامشيو خرابي شتيا أكنا خرابي كان شاكر بروجيا ساكر كي تو بو يخندنا إلى برلمان بوكي بو هم في التراتي بريجو إلى كوزايا يا ساكي باش دركي بو هرمي كردستان قلت يا كم ولا دوش بوميجو يك نبوني أمانة خيانتي أمانة للاي أواني كبوم نعرض بو أوي كرؤية مدنية دو خاون نفوذي وبهزي أواني كتنظيمي مجالك لمصلحتي عن نداس أجينا هرشي بيتا برلمان قابلة بو أوي أصلا هلي وشيني توشتكي طازي دروسي بس دكتور رجال ما بس نبزان بيوديني وان برلمان وميديا شونا يعني بتايبات شونا حتى استجا خندنا ويبوكيت ومن بتايبات بو ازموني جناب تقرمو يعني باش يدوهم يقسكم او بلن ميديا وبرلمان شون بولا بواسنو دانش نكاني برلمان لو او بابا سنجاكي شاني كخوت زاني شون سرنجي ميديا راكيش شون ان بواستوا او بيونديت شون خلاصن ديالي خوي حمل حقيقتك ليرة بعسكم قواسنو دانشتكاني برلمان لرقي بخشي راسته خو مادي قانوني وبيروي نية برلمان إلزام كابا قواسنو دانشتكاني برلمان يعني بابلين إعلامي برلماني كردستان زور بطبيعية تواني وكو أوي عراق هنديك شد اختيار كاو بلاوي كاتو مجرد بلاو كردنوي دانشتكاني برلماني كردستان كأوها مو شقنية كلا برلمانك ليه أو بالرسمي كردني أو بروسيسا جرينية كلنا ونشنكاني برلمانا أكره بوخوي يعني قاسنوي دانشتكاني برلمان بوخوي دليل لسنوي كبرلمان شفافترين دامزراوي دستوري هرمي كردستان لقاسنوي زانياري كان أما حقيقة بابا بيوندي برلمان شون بوله قلت بس كان يراجع إما السنتات درجة كمان كردوا بو هموي ببي جدان ببي هي يعني ببي هيج في التاريخ بجوري كخلق بولك موبايلي بيقول لك يك معك بس خوي هذا ناو برلمان هست ما كنا ركيك ونا منظميك يعني زور غير طبيعية روجك أو ستافي خمان معنود برون بيش ميرن زان شنكز لحوشكا لبي يعني چند دزگاه هات نوت يعني 84 ضل طبعا 84 بالتلفزيون وبويب تي في وبأوروبا همو أو نوعية عليك استعيو من عندي كان لأن نازل كنا يعني أو يعني كم كتنوني لشأن يعني ناو كان يعني نازل براستي يعني بشكل يقول كل برلمان هاكي تخوارو عندما برلمان هاكي تخوارو رجع نبوله بدي إعلامي برو يعني نتتواني بروي ما شاء الله عوان هون دور بود مساحكش مساحكي كمان وبرلمان إيك كلهم مؤسسات عني كشوني كي دروس كردو تاع على اشتكى من زاني بين ميخامو خلوا شوني كي دروس كردو بوي دزدكاني راجعين بتوان إصلاحاتي اللي بكن داني شنو وكيل يستيان بين أو شنيك ما بس يعني دواتر بين ما لو كردو أمانة مو مولت يعني إيه أجر مولتي نبي هالشيشكا ناتواني برسياري كي إما بريال ماندا تلفزيون كعبين بس تلفزيون كعبين شكاتي عن اللي كدينا السنديكاي روجنانا الكمسال ومقاليان لسرنوسين ورابوريان لسرنوسين وزورشتيان كر بس بوخو مني كناني زور جونا دما أوي كشيء أنوسن جو دما أوي كجدواي أم إيشة شيء قرنا معلومات كاني برلمان بقعتها مكس قرنا أوي كلا برلمان بزري بقعتها مكس قرنا فريها به فريها كأوي ميديا أوبوزيسيون شو ميديا ده صلاتي شو ميديا ديش أصلاً أندامي ميلا البرلماني كردستان بتواني أم بروسي بجوزة توا من تمنى كم خوزة بما تواني أصوب بنجا بزجا راجع عندنا البرلماني كردستان إدارة بي إني وادار بخلي ده هاتو بتواني
دەستەکانی خۆت بە دکتۆرە گیان بەڵی پابندبوونمان بەکاتەوە ئینا تەوەرەی کە زۆرە تاکیدین ئەتوانین سوودی زیاتر لە ئەزمموی جەناب وێت بگرین. زۆر سپاس دەکەم بۆ ئەم توێژە یاساییە زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە لەگەڵ جەنابتە دانیشتم. هیوادارم سوودێکمان گەیان بێ و دەستی خۆش بێت. زۆر سپاس بۆ منە. زۆر سپاس.